گاو یەکەممان ئێمە لە ژووری بازرگانی کەرکووکەوە بوو کە یەکەم کێشەوە بوو چۆنیەتی نەقلکردنی مەوادی غذایی لە ناو دەرەوە شار و یا لە دەروی وڵاتەوە بۆ ناو کەرکووک. ئەو کێشەیەمان لەگەڵ غورفەی عەمەلیاتی کەرکووکدا حەل کرد و ئێستا بازرگانەکان زۆر بە ئاسانی ئەتوانن بەیانیان تا سەعات 2 هەم کۆگاکانیان بکەنەوە هەم مواد غذایی نەقلکەن بۆ کۆگاکانیان. ئەمە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم ئێستا کێشەیەکی تر دروست بوو ویسمان ڕوو لەگە بازرگانەکاندا دانیشن و بزانین سەرڕای و کێشەی کە ئێمە هەستان بە حەلکردنی چ کێشەیەکی تریان هەیە. ئەمڕۆ کۆمەڵی اقتراحاتیاندا پێمان بەبێ گومان ئەو اقتراحاتانە هەموو ئەگەینە جیهاتی خۆی و دڵیان دەکەینەوە لە کەرکووک هیچ کێشەیەک دروست نابێتن لە دوا ڕۆژەوە ئێستاشدا. ئێستا کێشەیەکی ترمان بۆ دروست بووە کە بازرگانەکان هەنا ئەوی چۆنیەتی دەستکەوتنی ئەمنە سەعبەت دۆلار. بیسمان لە چەند ڕۆژی ڕابردووە کە گرانیەکە بوو لە نرخی دۆلار بە پێی سعری بازار نەبوو. ئێستاش ئەو کێشەی ترمان دروست بەرەو حەلکردن دەڕوا کە ئەتوانین ڕێگا بدەین بە 5 سێڕەپەی گەورە لە ناو کەرکووک کە دوکانەکانیان بکەنەوە و بتوانن مباشر دۆلار بە بازرگانەکان بفرۆشن. چونکە خۆت دەزانی سەگەنە ڕێگاکان داخراوە بۆ ناو پارێزگای کەرکووک دەتوانین هەم لە هەرێمەوە هەم لە بەغداوە بتوانین دۆلارەکانیان بگەین لە کەرکووک و بە نرخی بازار بفرۆشن بە بازرگانەکان.